زۆر هەیە چۆتە علمی دوای پشیماوەتەوە چۆتە ئەدەبی چۆتە ئەدەبی دوایی کە دەرەکەم دەرسانە لێ تێناگە اینجا بچمە سەناعە باشترە یا زەراعە بچمە تیجارە باشترە یا کۆمپیوتەر بچمەوە ئەمانە هەمووی خوشکی من ئیشی تۆیە پۆلی دوانزەکان بڕاو هەبێتە لەبێ یا تۆتە جامیعە لە وەڵای من نەمزانیوم بەشە ئەمەی هەیە با کۆلێجەکان بگەڕن بزانن کۆلێجی پزیشکی هەموو یەڵێ بم بە دکتۆر بزانە چییە خوێنن سەردانی مختبەرێ بکەن ئەبینن لاشەیەک و جەستەیەکی مردوو هەیە لەوانی وایە خەریکە بورێتەوە تۆبە من هەر نایم مەلای ئەمەیە بۆنی دەرمان و کۆمەڵێشتەیە ئایا ئەم دەرسەکانی هەڵواسراوە پێتان ئەڵێن ئەم دەرسان ناخوێنن بزانم تەلەبە تااقەتی ئەم شتانەی هەیە هەمووی دەرخیات و دەرمان و ئەمە دەوانێ بڵێ نا ئەی بەمە کۆلێجی زانست ئەم بەشەکانێت بێمە کۆل یانی ئەگەر بتوان مامۆستاجانەوە ئەمە هەم بۆ ئەوەی تەلەبەکە سبێنێ بزانێکە فۆرم پڕکاتەوە خەڵک بۆی پڕ نکاتەوە بزانێ ئەچێتە چ بەشێکەوە ساتەرەبی دوانزێڵم چ حەزت لە چێ وڵای خۆشم نازانم کامیان باشترە بە منە لە کامیان باشترە بابچێنەوەی لاقی باشخە هەمووی کۆلێجە هەمووی بەکالۆرەسە دێنێ هەمووی باشە بەڵام تۆ حەزت لە کامیانە تۆ تواناکانە ئێمە نظریەکی نظری گاردنە لەوانی جەناب دەرچووی پەروەردەیە زانیە میشتۆژەری دەرونیە زانێ گاردنە تا ئێستا ئیسپاتی کردو هەشت جۆر زیرەشیە خوشکی من کەواتان دەکەیە بۆ ئەم بوارە گونجاو بۆم بوارە گونجاو نییە گوناحە تاوانە نەزانێت توانەکانی چیە لەبەرەوە ئیشی توێ پۆلی دوانزەش بۆەوەی سبینی بزانێت کە فۆرم پڕکاتەوە بچێتە کۆلێجی ئەندازیاری بچێتە کۆلێجی ئەدەبیات بچێتە کۆلێجی زانست بچێتە کۆلێجی هەندەسا بچێتە تۆبی بەیتەری هەموو ئەمانە ئیشی توێ بەهرەمەند مامۆستا باسی نیکرێکی لە ستاندەردەکان هەژدەیە حەڤەیە نازم زەبر لەبیر نییە باسی ئەوواکە کە ئەبێت ئەو کەسە کە توێژەرە یا ڕێنماییکاری دەرونی هەرچێکی ناوەنی لەوێ شتێکی تر نووسراوە جیاوازە لە توێژەر ئەبێ یارمەتیەمانە بە دەستنیشانی کەسە بەهرەمەندەکان بکە جاگە جەنابێ نەزانی خاصیەت و خەسڵەتەکانی کەسانی بەهرەمەند چێت چۆن نتوانین تەشخیصی بکەین ئەبێ هاوکاریان ئەمانە مامۆستاجان قۆناغی ڕزەکاری خۆ دەزانی گەورەترین کێشەمانەوە لە قۆناغی ڕزەکاریە مەکتەبەکەی وەش مەکتەبی بنەڕەتیە یعنی تقریبا نتوانم بڵێم لە چواری ابتیداییەوە هەتاوکو نوەکەتان ئەوە 5 1 و 2 3 چوارەکەشی تۆ لێ دەرکە بەس لە 5ەوە ئیترچنە قۆناغی ڕزەکاریەوە سەدان کێشەیان هەبێ بەش لێرە هەبێت وەکو توێژەری دەرونی و کۆمەڵایەتی ڕۆڵە هەبێت چۆن دەستنیشانی کێشەکانێکی هاوکاریان نەکەی بۆی تووشی لادان نەبن ئەمانە ئیشەکانیانە مامۆستاجان ئێستا جەناب دەڵێ چی وڵا کاک دکتۆر تۆ زۆر جوانشی کردەوە و ڕوونت کردەوە کە ئیشی توێژەر چییە ڕەنگە نیوەی ئەوانەشم بۆ بکات من زۆر مەمنونی بم یعنی نیوەی هەموو ئەوانەی کە تۆ باست کرد مەمنونیە بم کە بۆم بکات بەڵام زۆربەی ئەوانەی تۆ باست کردن ئەم هەر ناچێت بەلایەنە من دڵنیام خوێنکاری زۆر زیرەک و بلیمەتمان هەیە بەڵام تاوەکو ئێستایەکیان بۆ دەستنیشان نەکراوە ماوەیەک پێش ئێستا زۆربەی مامۆستاکان باسی یەکێک لە قوتابیەکانی کرد ئەیوت زۆر زیرەکە و هەست ئەەکەم جیاوازە لەوانی تر بەڵام نەمانتوانی دەستنیشانی بکەین و بزانین لە چ بوارێکا بەهرەمەندە و کە پێویستی بە چییە و چۆن هاوکاری بکەین بۆ نوتوانی یان دەستنیشانی نیشان نەوتوانی پەیوەندی بە مامۆستاکانیەوە بکەی بڵێ ئەم مناڵە زیرەشەکەی لە چ بوارێکە مەسەن لە بواری بیرکاریایە لە بواری زانستایە لە بواری جوگرافیا لە بواری مێژوای خۆ مامۆستاکان هەتوان معلوماتە بێنێت تۆش تێست نەشتوانی بنادا بۆ لای کەسانی پسۆ تێستیان بۆ کردی بەڵێ تۆگیان ئێمە ئەو شتانی کە ئێستا جەنابە باسی کرد لە زانکۆ بۆ نەمان خوێندەوە بە وردی کە هەموو شتێک بزانین یعنی پێویستە کاکە ئێمە بیدایەت کە لە شوێنێکە ئەو ئیشە ئەەکەین دەوراتمان بۆ بکرێتەوە خولمان بۆ بکرێتەوانێک کە زیاتر شارەزابین لە بوارەکەی خۆمانە بزانین ئیشەکەمان چییە زۆربەی کێشەی ئەو ئەوانشی کە لەگەڵ منە تەواویان کردووە لە مەکتەبەکانان زۆربەیە کێشەکەیان ئەوەیە کە ئەچیتە سەرواقعەکە ئەو ئیشەی خۆت نییە کە لە زانکۆ خوێندوتە پێویستت پێیە کە دەورەیەکت بۆ بکرێتەوانێت لەبەری کە ئیشەکە فێر ببی بزانی چی ئەەکەیت و چی ناکەی بۆ خولیان بۆ ناکەن مامۆستا ڕاستەکان دێشت بەداخەوەش خەلەلی ئێمە لە زانکۆ ینی توێژەرێکی کۆمەڵایەتیە لە بەشی کۆمەڵناسی یا توێژەرێکی دەرونی لە بەشی دەروونناسی یا هەل بەشێکی تر بێ بەداخەوە بابەتەکان زۆربیان تیۆرین و دوورن لە واقعەوە ینی کاتێ دەبواری کارکردنەوەوانی سادەی لێ ناکات باشە بۆ هەوڵتان نەیەوە بە چی حەلیە و مشکلێ بکەن بە دەورات معلوماتی باشیان هەیە بەڵام تەکمیلەی بکەن بە خولەوە دکتۆریانەوە کارێکی ئاسانە بەڵام ئەو ئێستا قساکات و باسی خولەکات چەند ساڵە بۆ داواتان نەکردو پارساڵ خولێکتان بۆ کرایە وابزانام سوودێکی زۆری هەبوو وڵی ئەوەی پار ئەو خولی کە بینیمان هەر تەواوکەری ئەو شتانە بوو کە لە زانکۆ خوێندومانە یعنی هیچ زۆر ئەوە نەبوو کە ئێمە ئیسفادەی لێ بکەین ئەو شتانێک کە ئێستا دکتۆر باسەکە من زۆر نامۆیە پێم یعنی هەنێ شت هەیە بێ ینی پێویستە کا کەسانی وەکو دکتۆر ئەمانە دانیشتن خولێ بکەنەوانێ بە ئەو مامۆستایانە کە فێر ببن بەڕاستی
باشە بوو ئەگەر خولیش نەکرێتەوە خاتون جان ینی ئێستا زانی عیلمەوە پێشکەوتووە ئەوەندە زۆرە هەموو 5 ساڵ جارێ پێمانەڵێن زانست دەبێ بە دەبڵ خۆگەر لە جامعە 4 ساڵەکەش بکەن بە 10 ساڵ بەخوا ناتوانین لە 100 دێ عیلمە بنێ ێ باشە بۆ خۆ هەوڵ نای ئەو مۆبایلی کە هەتا بۆ لە ڕێگەی ئەووانێ لە یوتوب بۆ لە کۆمەڵی سەر چاوی ترەوە لە تۆڕە کۆمەڵاتگانەوە زانیاری زۆر هەیە هەر بنووسە ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی دەرونی زۆر شتێ بۆیە شتێ نازانی بیخوێنەرەوانەیە سەر چاوی زۆر هەیە خۆت بەشداری خول بکە ئەبێ خۆت دەوڵەمەم کە کچی منێ خۆ زانکۆم شتەکە نایەتێ وڵا نەوەڵا زانکۆ هیچ هەرەوە هێشتا بە سەدحی شتەکانە پێ ئەڵێ ینی ئەوە نییە تۆ کە ینی ئەچیتە ناو واقعی ئیشەکەتەوە زۆر شت هەیە ینی پێویستەکە کە بیزانی.